سەرلەبانی ئەمڕۆ هەڵبژاردننی سەرۆکاتی ئێران دەستی پێکرد و 59 ملیۆن دەنگدەری ئەو وڵاتە دەتوانن تا نیوەشە و دەنگەکانیان بخەنە ناو سندوقی 66,000 وێزگەی دەنگدانەوە لە نێو چوار بربژێری هەڵبژاردنەکاندا سەرۆکی داهاتووی وڵات بۆ ماوەی 4 ساڵ هەڵبژێرن. بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی ئێران بە گرنگی و هەستیاریەوە دەڕوانە بەشداری جەماوەری وڵات، چونکە ماوەیەکی زۆرە لە ناوخۆ دەرەوەی وڵاتدا هەوڵ دەدرێت بۆ بایکۆتی هەڵبژاردنەکە کە ئەوە شەرعیەتی سیاسی سیستەمی وڵات دەخاتە ژێر پرسیارەوە. رهبر معظم و معزز انقلاب اسلامی وارد حسینیه ڕێبەری باڵای شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران لەو بارەوە ڕایگەیاند هەر دەنگێک گرنگی خۆی هەیە و چارەنووسی ساڵانی داهاتووی وڵات دیاری دەکا. ناوبرە و هیوای خواست ئەمڕۆ ببێتە ڕۆژی ئاهەنگی نیشتیمانی گەلی ئێران. ئیبراهیم ڕئیسی کە وا چاوەڕوان دەکرێت شانسی سەرکەوتنی هەبێ بۆ سەرۆکایەتی لە کاتی دەنگداندا لە شاری ڕێی باشووری تاران داوای لە دەنگدەران کرد ئەگەر نیگەرانیش بن لە دۆخی ئێستای وڵات بەشداری بکەن لە هەڵبژاردنەکاندا، چونکە بەشداری نەکردن هیچ کێشەیەکی وڵات چارەسەر ناکا. اقتصادی مطلوبی داشته باشه، رشد مطلوبی داشته باشه. عەبدولناسر هیمەتی ڕکابەری سەرەکی ڕئیسی ڕایگەیاند لە کاتی سەرکەوتنمدا پەراوێزخستنی نێودەوڵەتی ئێران کۆتایی پێدەهێنم. ناوبراو بە مافی ئێرانیەکانی زانی کە ژیانی ئابووریان باشتر بێت و جەختی لەوە کردەوە کە دەبێت سەرۆکی داهاتوو پەرە بە گەشەی ئابووری وڵات بدا. حەسەن ڕۆحانی سەرۆکی وڵات لە کاتی دەنگداندا جەختی لە بەشداری بەرفراوان و چالاکی هاوڵاتیانی کرد و داوای لێکردن کە لەم کاتەدا کێشە و نیگەرانیەکان وەلا بنێن و چارەنووسی داهاتووی وڵاتەکەیان دیاری بکەن. چاودێران هۆکاری ئەگەری بەشداری کەمی هاوڵاتیان لە هەڵبژاردندا دەگێڕنەوە بۆ چەند هۆکارێک لەوانە بارودۆخی خراپی ئابووری و بڕوانەبوونی هاوڵاتیان بە چاکبوونی بارودۆخی قەیراناوی وڵات، کێشەی پەتای کۆرۆنا و ترسی خەڵک لە بەشداری لە کۆبوونەوە جەماوەریەکاندا بەتایبەتی ئێران هێشتا نەیتوانیوە لە قۆناغی مەترسی گوزەر بکە. ڕەتکرانەوەی بربژێری چەندین کەسایەتی گرنگی وڵات لەلایەن ئەنجومەنی پاراستنی دەستورەوە، لەوانەش مەحموودی ئەحمەدی نەژادی سەرۆکی پێشووی وڵات و محەممەد جەواد لاریجانی سەرۆکی پێشووی پارلەمانی ئەو وڵاتە کە تەنانەت ڕێبەری کۆماری ئیسلامیش گلەی لەو هەڵاوێرکردنا گرت و داوای قەرەبووکردنەوەی ئەو سیستەمەی کرد. ڕۆژنامەی تەلیگرافی بەریتانی لە زمانی ئەحمەدی نەژادەوە ڕاگەیاند کە ناوبرە لەو هەڵبژاردنەدا بەشداری ناکات و بە خاڵی لە ڕاستگۆیی لە قەڵەمی دەدا. ڕاستە دۆسیەکانی بەردەم سەرۆکی نوێی ئاڵۆز و گرنگن، لەوانە دۆسی ئەتۆمی و سزا ئابووریەکان و پەیوەندێن ناوچەیی و نێودەوڵەتیەکانی ئێران و دەرچوون لەو قەیرانە گەورەی ئابووری وڵات. بەڵام گەڕانەوەی متمانەی خەڵک بە حکوومەت بۆ بەرپرسانی تاران زۆر گرنگە، چونکە هۆکاری سەرەکیە و پەڕی سزاکانی دۆناڵد ترامپیش دروستکردنی گوشاری جەماوەری بوو بۆ سەر حکوومەتی تاران و تێکدانی سەقامگیری. بۆیە بەشداری جەماوەر لەم هەڵبژاردنەدا بۆ بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران زۆر هەستیارە کە بۆ ئەوان تا ئێستا ژمارەی دەنگدەران دڵخواز و هیوا بەخشە.